ماوەیەکە پارتی دەستی بە ڕەشبگیریە کردووە لە سنووری هەولێر و سنووری بادینان بێگومانەنا ئەو ڕەشبگیریانش چەندین ئەندامی ئێمە وەکو تەفگەری ئازادی دەستگیر کراون تاوەکو ئێستا سۆراغە نازانرێت دەتوانین بڵێن بێسەرشوێن کراون بۆیە ئێمە هەموو ئەو دەستگیرکردن ڕەشبگیریانە بە هەموو شێوەیەک شەرمەزار و محکومەکەین چونکە ئەم کللتورێکە نامۆیە بە کللتوری کورد توانین بڵێن پارتی ئەم مۆدیل و ئەم کللتوری لە دەوڵەتی ئاکپ ئەخوانی و هێنرا گواستوێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆیە ئێمە بە هەموو شوێک ئەم ڕەشبگیریە ڕسوا و شەرمەزارەکەین دەرەوەی هەواڵانی ئێمە چەندین کەسایەتی تری ئازادی خواز وڵات پارێز لە سنووری بادنان و هەولێر دەستگیر کراون بێگومان دەستگیرکردنی هەموو ئەوانە لەسەر هەڵوێستی نەتەوایەتیان بووە لەسەر ئەوە بۆ کە داوای مافی خۆیان کرداوای حەقی خۆیان کردووە دەرەوە ئێوەی شتاوانێکیان نییە ئێمە لە هەوڵ و تێکۆشانی خۆمان نابین بۆ ئەو دەستگیرکراوانە ئازاد بکرێن. سەبارەت بەو ڕەشبەگیریەی کە لە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە لەلایەن حزبێکی دیاری کراوە دەستی پێکردووە ئێمە زۆر بە توندی وەکو چالەکەوان و نووسەرانی کەلار ئیدانی ئەو کارە ئەکەین چونکە ئەوە لە خزمەت بە دۆزی ڕەوای میلەتەکەمان ناکات چونکە ئێمەگە کورد لە عێراق بێ لە ئێران بێ لە سووریا بێ لە هەر جێگێکم کوردستانە بێ کورد هەر کووردە و ئێمە پشگیری تەواوی مافەڕەوەکانی میلەتەکەمانەکەین لە هەر چوار پارچەی کوردستان سەبارەت بەو ڕەشبەگیریانە کە دەست پێ ئەگرێ بە بیانووی گەریلا یان پەکەکە یان تەفگەر یان هەر بابەتێک لەو بابەتانە ئەمە ئەچێتە ئەو چوارچێوەیەکەوە ئەوان خزمەت بە ئەجندایەکی نێودەوڵەتی دیاریکراوە کە ئەویش کە تورکایە کە ئەوێ بە بیانی پەکەکە لە هەرێمی کە کوردستان وەجارێکی تر خلافەتی عوسمانی لە عێراق و لە کەرکووک و لە ناوچەکانی ترۆ زیندوو بکاتەوە و هەژمونی ئەو دەسەڵاتێش لە چوارچێوەی هەرێمی کوردستان دیار پارتی دموکراتی کوردستان کە جارێکە پێشوو لە پێناوی پاراستنی دەسەڵات و هەیمنەیەکی خۆیان پەنای بە حکوومەتی عراقی برد لە هەمان کاتیشا ئێسش دەوێت بە جارێکێکی تر لە پەنای دەوڵەتێکی گەورەی کە تورکیا کە دووەمین حلفی ناتوێت لە ناوچەکە کە پشتی ببێتە بۆ ئەوی دەسەڵاتی خۆی بپارێسێ و ئەمەشە خزمەت بە دۆزی ڕەوای میلەتەکەمان ناکە و هیوادارین تۆزیە وشیارانەتر لەسەر بابەتە نێنەتەوەیەکان و کۆمەڵگەی نەتەوەیی وە قسە بکات چونکە کورد ئێستا بەخۆی لە چوارچێوەی هەرێمی کە کوردستان زیاتر لە 40 میلیۆن کەسە و پێویستی بە کیانێکی سیاسی سەربەخۆی هەیە و لە ئەجندای کە سیاسی خۆیان کار بکە ئێمە بە خۆپیشاندان بە مانگردن بە هەڵوێستی دەربڕین لە ڕێگەی سۆسیال میدیاوە لە هەر جێگایەک ببێتە هۆی کپکردنی ئازادی تاکەکەس ئێمە وەکو ئەدیبان و نووسەران ڕۆژبیرانی کە کەلار کە ناوەندێکی سربەخۆین لە چوارچێوەی کاری نووسین و بەرهەمەکە کە قسە ئەەکەین بەڕاستی ئێمە ئەو کارە ئیدانە ئەەکەین و کپکردنی ئازادی تاکە کەس یەکێکە لەوانەیە کە دەچێتێتە خانێکی دیکتاتۆری و خزمەت بە ڕەوایی میلەتەکەمان ناکات چونکە کورد میلەتێکی ئازادە بە ئازادی لەدایک بۆ بە ئازادی ئەژی بە ئازادی خەباتەکە بێ بە ئازادیش بمێنێتەوە. ئەبوو لە دوای ڕاپەڕین ئێمە هەوڵ بدەین جۆرێک لە یەک ڕێزی و تەبایی و ژیانێکی ئاسوودە بۆ تاکەکان دروستکەین بەڵام بەداخەوە دەسەڵاتی کوردی ئازادیەکان قۆرەخەکە و سنوور بۆ ئازادیەکاندانێەوە خەریکە ئەوەی ناوی ئازادی بێ ئەوەی ناوی مانای ڕادەربڕبێ لە ژێر سای دەسەڵاتی کوردیا بوونی نامێنێ بۆیە بەڕاستی ئەتوانم بڵم زەنجێکی زۆر ترسناکە و ئەبێ هۆشداری بدرێ بەم دەسەڵاتە و ئەبێ ئێمە دوجار سنوورێک بۆ ئەم دەسەڵاتەدا بنێن کە ئیتر دەست نەبا بۆ هەموو شتێک دەست نەبا بۆ هەموو کایەک لە کایەکانی کۆمەلگای کوردی چکەوتم دوجار ئێمە بەرهەمی قوربانیەکانین و لە دوای قوربانیەکان و ئەمانەیە بژین ئەمانوێ ئازاد بین ئەمانوێ ڕەخنە بگرینەوە ئەمانوێ ڕادەربڕین و هاوکات ئەمانوێ سەرکوت نەکرێن بۆیە پێم وایە ئەو کارانێکە دەسەڵاتێکە لە بادینان لە هەر سنوورێکی تری کوردستان بەڕاستی زەنجێکی زۆر مەترسیدارە و دوجار ئەوەی تێدا شکست دێنێ دەسەڵات خۆیەتی ئەم دەسەڵاتە لە بەرەوەی لەسەر بناغەیەکی تەندروست لەسەر بۆ نمونە لەسەر بەرنمەیە کە دوجار خزمەت بە کۆمەلگای کوردی بکە و لە ژێر گومان و با بڵێن تارمایی دەربچێ ئەوێ بەڕاستی ئەوێ ئەم کۆمەلگایە چاوترسێن بکە و ئەوێ ئازادی ڕادەربڕین قۆڕەخکە سنوورداری بکە چونکە دەسەڵاتێکە دەسەڵاتی کۆی کۆمەلگای کوردی نییە دەسەڵاتێکە تعبیر و گزارش لە خەڵکی کوردستان ناکە دەسەڵاتەکە تا ڕادێکی زۆر خۆسەپێنە بەسەر کۆمەلگای کوردیە چکە ئەزانین کۆی ئەو
لە دوای ساڵی 92 کۆی ئەو هەڵبژاردنانی کراوە لە ژێر گومان بۆەوە تەزویراتێکی زۆر کراوە چکەم دەسەڵاتە هەمیشە ئەی خۆی بسەپێنەوە بوار بە خەڵکانی تر نەداجینە خەڵکانی تر زۆر شارەزا و کارامەتر هەن با بڵێن هۆشیارترن بۆ بەڕێوەبردن و هوەری بەڕێوەبردنیان سەرکەوتوترە بەڵام 2000 ئەم دەسەڵاتە بۆ مانەوەی خۆی بۆ بەهێزکردنی پێگەکانی خۆی دەست بۆ تۆقااندن و ترسەبا.